لەو وڵاتانە وەرگیرە و هەندێکیش ئایدۆلۆژیایەکی دینیە ینی و ئەو جۆرە لە تایب تەبەن لە ڕێگەی سۆشیالیزمەوە دروست بوو وەکو ئایدۆلۆژیایەک لەگەڵ تایپێکی تر کە ناسیۆنالیستیە و ئەو تایپەیە جاران ئەمایانەیان ناودەنا ناو نابوو بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوا ینی تەنانەت جاری وا هەبوو تا ئێستاش کوریای باشوور و باکوور هەر دابەش بوون بەسەر و دوو تایپایانی لە ئەڵمانیا بە هەمان شێوەکە کەت کرا ئەڵمانیای شەرقی سۆشیالیستی بوو ئەڵمانیا غەربی ناسیۆنالیستی بوو ینی و دواتر ئەوەی سۆشیالیستیە دوای دەمانی دیوارەکە هاتەوە ڕێزی ئەوەی کە ناسیۆنالیستیە ئەو دوو تایپە هەردووکیان لەسەر تێقەڵکردنی جانەکردنەوەی مۆڕاڵ لە کولتور دروست بوون لەبەرەوە کاتێک کە من دێم ئاوا بە وردی لەگەڵ ئەو مۆزوعە دەڕۆمەوە دەزانم لەکوێوە دەڕۆمەوە بۆ ئەوەنە دەبێت کاتی بدەینێ بۆ ئەوەی شتەکان ڕۆشن بن چونکە لە بناغەوە ئەم دوو شتە تێقەڵ کراون ینی کەسێک کە بۆ نمونە گەن لە کتێبەکەی کە کتێبە مەرجعیەکەی کە لەبارەی ناسیۆنالیزمەوەی باسی کولتور دەکات لە هەموو شوێنە وشەی کولتور بەکاردێنێت بەڵام لە ڕاستیە ئەوەی کە هەیە و دەبێت چوون یەک بکرێ مۆراڵە بەڵام لە بناغەوە ئەوان نازانم بۆ ئاوا بۆ بیرکردنەوەی ئەوروپی ینی لە چ قازانجێکی کردووە لەوەی کە ئەم دوانەی تێقەڵ کردووە ینی مۆراڵی تێقەڵ کردووە بە کولتور و من لێرە و دوانم ژیا کردەوە بۆی کێشەکان ژیاکەمەوە ینی بۆ نمونە تۆ وەکو کوردێک ینی وەکو ناسنامەیە کە هەتا وە لە ناو تاراوگەیت لەوێ دەکەویتە ناو کێشە لەگەڵ تورک و عەرەب و فارسێکا لەلایەکەوە لەلایەکی تۆ دەکەویتە ناو کێشە لەگەڵ ئەو ناسنامەی ناسیۆنالیستی ئەو دەوڵەتە ینی ئیتر بۆ نمونە ئەڵمانیە ئینگلاندیە یا هەر شتێکی تر لە بوو بابەتە و ئەو گیانەکردنەوەیە بۆ نمونە بۆ ئەوەی ئێمە بزانین کێشەی پەنابەرێک لە ئەڵمانیا چییە لەکوایە دەکەوێتە کوێوە دەبێ بزانین ئایا کێشەکە مۆراڵیە یا کێشەکە کولتوریە تەبەن مۆراڵ هیچ پەیوەندیەکی بە نەتەوەوە نییە بەڵام لەبەر ئەوە بڵین تەنان پەیوەندی بە دەوڵەتەوە نییە ینی ببورن کولتور پەیوەندی بە دەوڵەتەوە نییە مۆراڵ پەیوەندی بە نەتەوەوە نییە مۆراڵ پەیوەندی بە حکومەت و ئەو دام و دەستگایانەوە هەیە کە ئیدارەی پەیوەندیە پیشەی و کۆمەڵایەتیەکانی ئەو تاکانە دەکەن کە لە چوارچێوەی ئەو دەوڵەتە هەن یا ئەو حکومەتە هەن لەبەرەوە ئەمانە دەبێت جیاکەینەوە و من ئەس دەکەم کێشەی گەورەی ئێمە لێرە لە ناو ڕۆژهەڵاتە کە ئەسان کێشەیەکی مۆراڵی نەبووە کە تا حەدێکی زۆر ئێمە دەزانین ئەو مۆراڵی کە تێکەڵ بە ئاین کراوە و مۆراڵی ئێمە وەکو ینی تێکەڵەیەکە لە مۆراڵی ئیسلامی و ئەو عادات و شتانەی خۆمان و بامان شێوە عەرەبەکانی جوان پاکستانیەکانی جوان ینی لە ڕووی مەزەبیشەوە تەنانەت ئێمە هەردوو مەزەبەکەمانەیە شیعەشمانەیە و سونەشمانەیە ینی بەڵام لەگەڵەوە شایەمە کێشەمانەیە لەبەرەوە کێشەکەمان لە ئەسڵام مۆراڵی نییە لەگەڵ ئەوانی ترە یانی ئەگەر لە ئەوروپاش بووینایە ئێمە لە کوردستان لە جوگرافیا ئەوروپیەکە بووایە بەڵام بەمەی کە هەیە کە خۆی هەیە هەمان کێشەی بۆ دروست دەبوو ینی کێشەی مۆراڵی نەدەبوو مۆراڵە ئەوروپیەکەی وەک ئەوەی کە هەیە وەردەگرت و بەو مۆراڵە ینی هەڵسوکەوتی دەکرد بەڵام کێشە کولتوریەکەی دەما ینی بۆ نمونە بۆ وێڵزیەک یا بۆ بریتۆنیەک یا بۆ چوزانم هەر ئیتنیەک لەو ئیتنیانەی کە ناسنامەی سیاسیان نییە لە ئەوروپا کولتورەکە گرنگ نەبووە بۆیە ینی وەکو بڵێ ئامادە بوون دەستبەرداری کولتورەکەی خۆیان بن بۆ ئەوی دی ینی بۆ ئەوەی مۆراڵەکە چوون یەک بکرێ کولتورەکەیان ئەستادادیان هەبووە ینی واز لە کولتورەکە بێن ینی
ناسنامە ئیتنیەکەی خۆیان بێنن. طبعا من دوایی باس لەوە دەکەم کە ئەو ناسنامانە هەن لە ڕاستیان ناسنامەی ئیتنین، ناسنامەی نەتەوەیی نین. و کولتور هی ئیتنیە، هی نەتەوە نییە. یعنی نەتەوە کۆمەڵە ئیتنیە و ئەو ئیتنیانە هەر یەکە کولتوری خۆی هەیە، هەر یەکە زمانی خۆی هەیە و هەر یەکە نەریتە کولتوریەکانی خۆی هەیە. و ئەمە شتێکە کورد بە شکڵێکی سروشتی، یعنی هوشیارەکی لە نائاگایی شتێک گەیەوە وەکو بڵێ ئاگاداری دەکاتەوە بەوەی کە فعلەن یعنی نەتەوە شتێکە کە یەکبوونی ئیتنیەکانە، ینی کۆمەڵی ئیتنی لە ناو نەتەوە دەبنەوە بە یەک، یعنی یەکبوونەکە لەوێ ڕوودەدا، بەڵام یەکبوونی نەتەوەییە بە جیاوازی ئیتنیەوە. یعنی ئێستا بۆ نمونە تۆ دەڵێ هەورامی، سۆرانی، کرمانجی، ئەمانە ئیتنین، ئەوانە هەر یەکە کۆمەڵێ نەریتی کولتوری خۆی هەیە. بۆ نمونە نەریتی زمانی هەورامی لەگەڵ نەریتی زمانی سۆرانی لەگەڵ نەریتی زمانی کرمانجی و لوڕی و ئەوانە جیاوازن، کۆمەڵێ نەریتی زمانی جیاوازن. بۆ نمونە هونەرەکانیان، ینی گۆرانی هەورامی یا هونەرەکانی ئەوەی کە جیاوازە لەگەڵ گۆرانی کرمانجی، لەگەڵ سۆرانی، لەگەڵ لۆڕی، ئەمانە ینی جیاوازن و نەریتە هونەریەکانیش جیاوازن. لەبەر جگە لەوەرەش نەریتە ئەدەبیەکانیش تۆ جیاوازن. یعنی ئەدەبیاتی هەورامی لەگەڵ ئەدەبیاتی سۆرانی لەگەڵ ئەدەبیاتی کرمانجی، ئەمانە هەر یەکە ئەدەبیاتێکی سەربەخۆ و باڵاشن. ینی و ئەمانە لە لای ئەوانی تر ئەدەبیاتی نەتەوەن، وا دانراون کە ئەدەبیاتی نەتەوەن. بۆ نمونە ئەدەبیاتی فارسی، ئەدەبیاتی عەرەبی، ئەدەبیاتی تورکی، ئەدەبیاتی ئینگلیزی، ئەمانە یەک ئەدەبیاتە و هی یەک ئیتنیە لە ڕاستیە. و یعنی ئەگەر ئێمە مقارنە بکەین، بێنین بڵین ئەگەر ئەدەبیاتێکی کلاسیک بە تایبەتی مۆدێرنێژیان هێوایە، ئەدەبیاتی کوردی لە بەرامبەر ئەدەبیاتی فارسیا ڕاگرین یا بەرامبەر ئەدەبیاتی تورکی یا ئینگلیزی، ئێمە دەبێت لە ڕاستیە یەکێک لەو ئەدەبیاتانە وەرگرین. یعنی بڵین بۆ نمونە ئەدەبیاتی هەورامی لە بەرامبەر ئەدەبیاتی ئینگلیزیە. بۆ نمونە مقارنەیە بکەین لە بینی شکسپیر و خانای قوبادیە، ینی لە بینی چیرۆکی خۆشەویستی لای خانای قوبادی لەگەڵ چیرۆکی خۆشەویستی لای شکسپیر. ئەگەر بچین بۆ کورمانجیەکە، لە کورمانجیەکە بۆ نمونە مەموزینی ئەحمەدی خانی دێنین، بەڵام لای خانای قوبادی یوسف زڵەیخا دێنین. یعنی ئێمە هەر ئیتنیەک لە ئیتنیەکان بەرامبەر دەبێتەوە لەگەڵ ئەوەی کە ناو لای ئەوان ناونراوەنەتەوە. لەبەرەوە لە ئەساسەوە بیرکردنەوەی کورد لە نەتەوە تەواو جیاوازە لەو بیرکردنەوەی کە لە دوای سەردەمی مۆدێرنەوە دروست دەبێت. بۆیە لێرە باسی نەتەوە دەکەم، چونکە ڕێک کولتور پەیوەندی بە نەتەوە وایە. بەڵام نەتەوە ینی کۆمەڵێ یەکەی ئیتنی لە خۆ دەگرێ کە لە کۆبوونەوەی یەکبوونی ئەمانان نەتەوە دروست دەبێ، یەکبوونەکە بە هیچ شێوەیەک یەکبوونی کولتوری نییە. و من ئەوەی کە برەمای کوردبوونم بەوە ناساند کە لە باسەکانە بە تایبەتی لە وابزانم لە کۆمارایە، لە ئەو زنجیرە بەرنامەی کۆمارە کە یەکبوونە لە ناو جیاوازیە، ینی یەکبوونی نەتەوەییە لە ناو جیاوازی ئیتنی و کولتوریە. بۆچی؟ چونکە ئیتنی نەتەوە نییە. ئەی بنەمای ئیتنی چییە؟ کولتورە، نەریتە کولتوریەکانە. ئەی کەواتە ئەم ئیتنیە جیاوازانە کە هەن لەکوێ یەکن؟ و ئەمە پرسیارەکەیە. و لە سەردەمی مۆدێرنا پێناسەی نەتەوە دەکرێت یەکبوونەکە دەکەوێتە کوێوە؟ ئایا یەکبوونە ئەمە یا شتێکی ترە یا بەیەککردنە؟ بەڵام لای کورد ئەمە ینی یەکبوونی نەتەوەییە لە ناو جیاوازی ئیتنیە. ئەم فکرە من لە ینی وێنایە بوونەتەوە
وەو بنەمایی کە بۆنەتەوە لێرە هەیە لەگەڵ ئەو بنەمایی کە ناسیۆنالیزم بۆنەتەوە هەیەتی دوو بنەمای تەواو جیاوازن و ئەم بنەمایە من لە ناو کورد خۆی یعنی لە تێڕاماندا وجودی کورد وجودی نەتەوەی بوونی نەتەوەی کورد هەڵمێنجاوە بنەماکە یعنی شتێک نییە لە گیرفانی خۆم هێنابێتم هاتووم لە کورد ڕاماوەم بزانم بەچی نەتەوەیە وەگەیشتومەتە ئەو دەرەنجامە کە بەپی بنەمایەک نەتەوەیە کە بنەماکە پێمان دەڵێ نەتەوە ینی پرەنسیپەکە ئەوەیە کە یەکبوونێکی نەتەوەییە ینی لە ناو جیاوازیەکی ئیتنیە کەواتە نەتەوە یەکبوونی کۆمەڵێ ئیتنیە بەبێ ئەوەی کولتورەکەی خۆیان لەدەست بدەن و بە جیاوازیە ئەتنیەکانی خۆیانەوە دەبنەوە بە یەک ئەمە ژوامان لێ دەکا کە تێبگەین نەتەوە عیبارەتە لە یەکبوونێکی ئازادانەی ئیتنیەکان نەک ناچارانە و بە مەفهومی نەتەوە بە مەفهومە مۆدێرنەکەی ئیمکانی ئەوەنی ئەو یەکبوونە ئازادانە بێت و هەر دەبێ ناشارانە بێت یعنی دەبێت لە ڕێگەی هێزەوە ئەو بە یەککردنە ڕوو بدا نەک یەکبوونە یعنی وەکەوە وایە کە دوو ینی چوزانم ئاسنێک و موگناتیزێک بە سروشتی لەگەڵ یەکا کۆ دەبنەوە بەڵام تۆ بتەوێت دوو ئاسن بلکێنی بە یەکەوە دەبێ بە زەخت تێک بیان لکێنی بە یەکەوە یا بە شتێک کا وەکو بڵێ فشارێک بخەیتە سەریان وە شتێک بێنی لە حیمیان کەی پێکەوە و ئەسڵەن نەتەوە ئەمەی کە پێی دەڵێن نەتەوە عیبارەتە لە حیمکردنی کۆمەڵێ ئیتنی بە ئیتنیەکەوە یەکێک لە ئیتنیەکانەوە بەڵام لێرە لە دەستدانی کولتوری دووز دەبێت ینی ئەو ئیتنیانە دەبێت فعلەن کولتورەکەی خۆیان لەدەست بن ئەمە دواتر بە درێژی بە وردی دەچمەوە ناوی باسەکە ئێستا دەمەوێ جارێکی تر بچمەوە سەر مۆراڵ ینی کاک جەلال وابزان من ئۆکەیم نەکردووە بۆ تەزیرکردنەکە ینی ئۆکەی نەکەمە لای تۆ ئەتیادی هەن دەبێت بەڵێ وەڵا تۆ زێن بوو وتمنەوە کە ئاوانە کرد بەڵێ زۆر باشە ئێستا من دەمەوێ بۆیە دەمەوێ هەر لە ئێستاوە بێم بە وردی جیاوازی بکەم لە نێوان مۆراڵ کە پێشتر باسمان کرد لەگەڵ کولتورە طبعاً ئێمە هەموو مۆراڵێک ینی کۆمەڵێ نەریتە یەک نەریت نییە کۆمەڵێ نەریت پێکەوە مۆراڵێک دەیانگرێتە خۆی ینی مۆراڵێکی کۆمەلگایەکی دیاریکراو عیبارەتە لە کۆی نەریتەکانی بۆ ئەوەی ئەمە تێبگەین لە پێشتر من باسی دوو جۆر بۆ نمونە لە نەریتم کرد باسی نەریتی پیشەییم کرد کە لە ناو کۆمەلگایەکی پیشەییە ئەم نەریتە پەیڕەو دەکرێت بۆ نمونە لە ناو کارگەیەکە لە ناو مارکێتێکە لە ناو هەر شتێکە کە پەیوەندی بە ئیش و کارەوە هەیە کە ئەو پەیوەندیە ڕێک دەخە و ئەمە نەریتێکە تەمان ئەم نەریتە لەلایەکەوە بە جۆرێک لە یاسا ڕێکخراوە ینی ئەمە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە و پەیوەندی بە یاساوە هەیە نەریتێکی تر هەیە یعنی وەکو بڵێ ئەویش لە شوێنێکە تەبان پەیوەندی بە یاساوە هەیە بەڵام لە شوێنێکە ئەگەریە ینی تۆ وەکو بڵێ دەتوانی وابیت و دەتوانی وانەبیت بۆ نمونە لەسەر ڕێگایەک دەڕۆیت پیاسە دەکەی لەوانەیە لەو کۆمەلگایە ئەوە مۆراڵە کە کەسەکەشنەی ناسی سەلامی لێ بکەی بەڵام تۆ دەتوانی سەلامی لێ نەکەیت ینی ئەمە کەسەکە لەسەر ئەوەی کە سەلامی لێ ناکەی یاساشکێنی نەکردووە یاسایەک نییە پێت بڵێ دەبێ ئەگەر لەسەر جادەی یەکتان بینی تۆ هەر دەبێت سەلامی لێکەی بۆنمون سەلامی لێ نەکەی ئەوە لە مۆراڵەکەت لاداوە بەڵام لە شوێنێکا بۆ نمونە ئەگەر تۆ ینی
قسە بە کەسەکە بڵێ یا شتێکی لەو بابەتە ئەمە لێرەوە دەتوانین لە ڕووی قانونیەوە یانی ئەم مۆراڵە لە ڕێگەی قانونەوە دەپارێزرێت. ئەمە هەیە بەڵام لە وەکوتم زۆرێک لەوەی کە هەیە وەکو بڵێ قانونی نابێتەوە. ئەم مۆراڵە ناپیشەیە نەریتێکی هەیە سەر بەخۆیە. طبعاً لە ناو نەریتە ناپیشەیەکە ئێمە ئەو جار باسی تەنان نەریتی بینینمان کرد یعنی بینین تەناوکو نمونەیەک منێنامەوە. طبعاً بینی نمێنایەوە تەنها لە حەقلێکی دیاری کراوە کە ئەویش لە پەیوەندی ژن و پیاوایە. طبعاً بینین هەر لەویان نییە بۆ نمونە بینینی کاتێ دەچیتە ناو پاسێکەوە لەوێ بۆ نمونە چاوت بەرچاوی یەکێک دەکەوێت کە خەڵکی ئەو وڵاتەیە بەس تۆ خەڵکی ئەوێنیت و ئەو دەزانێت کە تۆ سەرڕەشی بۆ نمونە بە مۆڕەیەکەوە سێرت دەکا ینی ناڕازیە ئەوە پێ دەڵێ کە ناڕازیە تۆ لێرێت یا بە جۆرێک سیر ئەمە هەر هینە هەر وەکو بڵێ لە ڕێگەی چاوەوە ئەم شتە دەکرێت لە ڕێگەی بینینەوە دەکرێت یعنی هەر لە ناو بینین خۆیان کۆمەڵێ تۆ شتت هەیە لە ناو بیستنا کۆمەڵێت ینی یاسای نەریتی هەیە کە تۆ چۆن گوێت لە بیستنا کۆنتۆل دەکەیت چی دەبێت گوێی لێ نەگری چی دەبێت گوێی بدەیتە یا گوێی نەدەیتێ. بۆ نمونە لەسەر مێزێک دانیشتویت و کەسێکی تر لەسەر مێزێکی تر دانیشتون دوو کەس قسە دەکەن ینی وە نمونە لەوێ نەشیاوە تۆ گوێ بدەیتە قسەی ئەوان قسە دەکەن بەڵام قسە دەکەن تۆ تا گوێی نەدەیتێ نازانی باس چییە دەبێت گوێی بدەیتێ جا دەزانی و نابێت گوێی بدەیتێ وە فعلەن کاتێک گوێی دەدەیتێ ئەوی تر کە قسە دەکا هەستی پێ دەکات تۆ گوێت داوەتی ئەگەر سەریش نەکات. بەڵام لای ئێمە ئەم شتە ئاوان نییە ینی لای ئێمە کە یەکێک دادەنیشێ جاری وا هەیە لەسەر مێز یەکن بەڵام خوتبەت دەدا بۆ ئەوانی تریش ئەوانی تریش کە ینی وەکو بڵێ کە نایە ناسێ قسەکان وەکووا بێ بۆ ئەوانی تر بکە وەکەوەی کە لە کوردەواریە دەڵێ دیوار گوێ بگرە و پاسان لەگەڵ تۆمە ینی ئەمە وەکو قسەکردنەکە حدودی کەسەکە تێدەپەڕێنێ و تۆ بەو مەقسەدەوە قسە دەکەیت کە ئەوی تر بیبیسێ کە بەو مەقسەدەوە کردت دەنگت بە ئاستێک بەرز دەکەیتەوە کە ئەوی تر بیبیسێ چکە مەبەستەکە یەکسەر شێوازی قسەکردنەکە دەستکاری دەکات. ئەمانە مۆراڵن ئەمانە دەکرێ فعلەن ینی ئیلاقیان بە نەتەوە نییە دەکرێت کۆمەڵیان نەتەوە فعلەن ئەمان مۆراڵیان هەبێت. ئەمە هەروەکۆ وایە کۆمەڵێک ئامراز ئامێری کارکردن ئێمە بە دەستمانەوەن ئەم ئامێرانە هەمومان دەتوانین لێیان خوڕین و هەمومان دەتوانین بەپی ئەو نەریتەی کە ئەو ئامێرە ئیشی پێدەکاوە ئێمە ینی ئێمە دەبێت ئیشی پێ بکەین بە ئامێرەکە بەو نەریتە بجوڵینەوە بۆ ئیشکردنی ئامێرەکە. بۆ نمونە لێ خوڕینی سیارە ئێمە ینی کوردێک و چوزان و سۆمالیەک و هەر کەسێک بە ئەمان نەریت سیارەکە لێ دەخوڕێ دەبێت لەویا بیخاتە گێڕ نازانم چی بکات چی بکە پێ بە بەنزین نابنێ لەکوێ ستۆپ بکات لەکوێ نازانم چی و هەر نەگەوە ینی قانونی جادەکانیش بڵێ نەگەر بە ڕێک و پێکی لە هەر شوێنەکە بێت تا حەدێکی زۆر یاسای لێخوڕین لەسەر جادەمان ینی زمانینێکی گشتیە ینی یاساکانی مرور لە هەموو شوێنە گەمان یاسان ئەم یاسایانش تاوان دانراون هەر وەکو یاساکانی تر لەبەرەوە لە مۆراڵیشا ئێمە دەکرێ ینی کێشە نییە کە ئێمە لە ڕووی مۆراڵەوە لەگەڵ نەتەوەیەکی ترا هاو مۆراڵ بین و مۆراڵ تا حەدێکی زۆر شتێکی سەرونەتەوەیە ینی ئەوە ناکە بەرسرێنێتەوە ینی ئەوەی کە دەتوانێت نەتەوەکان ببڕێ ینی سنووری نەتەوەکان ببڕێ سنووری ئیتنیەکان ببڕێ ینی بۆ نمونە کۆمەڵێ ئیتنی دەکرێت یەک مۆراڵیان هەبێت و مۆراڵەکە دەکرێت جیا مۆراڵیش بن بەڵام لە عینی کاتە ئەمانە یەک نەتەوەن ینی لە نەتەوە یەکن بەڵام مۆراڵەکانیان جیاواز. بۆ نمونە یارسانەکان لە ڕێگەی دینەکەیانەوە کۆمەڵە شت داتوۆتە ناو مۆراڵی ڕۆژانەیان لەگەڵ موسڵمانێکی سوننا کە شتێک هاتووەتە ناو مۆراڵی ڕۆژانەیەکەی لە مەزەبەکەیەوە لەگەڵ کوردێکی شیعەی فەیلی بۆ نمونە یا لوڕستانی
ئەمانە دەکرێت مۆراڵەکانیان جیاواز بن، بەڵام ئەمانە وەکو بڵێ ئەمە وا ناکات مۆراڵ جیاییەکە وا بکاکە نەتەوەش جیا بێت. تەنانەت ینی ئاین کاتێک کە دەبێتە مۆراڵ نەک لە دۆخی ئاینە لەو شوێنەوە کە دەبێتە شەریعەت و وەسوکەوتەکان بۆ ئێمە دیاری دەکا، دەکرێت ینی نەتەوەیەک دوو گروپە بن، گروپەکان هەر یەکەیان مەزەبێک بێت. ئەمە تەمان بۆ کورد شتێکی زۆر زۆر ئاسانە. ینی ئێستا ینی وەکو بڵێ تەنانەت میسر کە شیعی بوو لە دوای سەلاحەدینەوە دەبێ بە سونی، و ئەمە هیچیش دیار نییە بەڵگەیە کە سەپاندی بێتی، سەلاحەدین نەی سەپاندەوە. لە ئێرانیش ینی ئەوی ژەر بە ئەمان شێوە لە ڕێگەی ئینەوەیە شای ئیسماعیلی سەفەوی کە ئەوی شەر ینی نەوەی ئینە شێخ سەفی ئەردەبیلیەوە ئەوی شەر بەڕیشە کوردە ینی و سونەیە و لە ڕێگەیەوە دەگۆڕێ بۆ شیعە. و لە ناو کورد خۆشیە شیعەش هەیە و سونەش هەیە، ینی شتێک نییە کە وەکو بڵێ شتی تریش هەیە، مەسیحیش هەیە، ینی جوولەکەشت هەیە تۆ، و ئەمانەیە وەکو بڵێ کاریگەریەکی وای دروست نەکردووە لەسەر مەوزوعی نەتەوەی، ینی ئەوەی کاوانە نەتەوەن لەسەر کولتورەکە. ینی بۆ نمونە جوولەکەکانی ئیسرائیل ئێستا ڕگە کولتورە کوردیە بەکاردێنن کە ئێمە ئەمانە لە ئاڵپەڕکێ و لە گۆرانی و لە زمان و لەوەی کە هەیە. ینی ئاین تەبان بەر لەوەی بگۆڕێ بۆ مەزەب، چونکە لە ئاین کە دەگۆڕێ بۆ مەزەب ئەو کاتەی تر دەبێتە مۆراڵ، واتە نەشبێ بە مەزەب، لە ڕاستیان لە حدودیە و نەتەوەیەی کە لێەوە پێیابوون ناتوانێت دەرچێت، و دەبێت ببێ بە مۆراڵ ئینجا دەردەچێت. وەکەی دەبێ بە مۆراڵ کاتێک کە شەریعەت بۆ ئاین دروست دەبێت. و ئێمە دەزانین شەریعەتی ئیسلام و ئیسلام وەک شەریعەت ینی نزیکەی 200 ساڵ دوای ینی ئەوەی ئەلیۆمە ئەکمەلتو لەکم دینوکم دێت، ینی دوای ئەوەی کە ئاینەکە کامڵ دەبێت. ینی و ئەمە دێت بۆ کامڵکردنی ئاینەکە نییە، ئەمە دێت بۆ ئەوەیە کە ئاینەکە بگۆڕێ بۆ مۆراڵ. و لێرەوە ئاین دەبێتە عادەت، سەرەتا عادەت نییە کە ئاینەکە پەیدا دەبێ عادەت نییە، کە ئەو شتانە نین دواتر، ینی ئەو فۆرمانەی بۆ نمونە لە عیبادەت، ئەو شتانەی ئەو گیانبینیە کە هەیە ئەمانە لە پێشتر نین کە ئەمە وەرگیرا بن، و ئەمە شتێکە دێتە ئاراوە پەیدا دەبێت، و ئەمە لە ناو بوونایە، ینی پرۆسەیەکە دەبێت کامل بێ فعلەن، ینی دەبێت لە ئەوڵێکەوە دەست پێ بکە بەرەو کامل بوون بڕوە، یانی وەکو چۆن درەختێک تۆوێکە دەیچێنیە تا کامل دەبێت. بەڵام لە دوای ئەوەوە ینی 200 سەدا هەیە، 200 سەدا یانی هێشتا کوشتەکە نەبووە، هەراوا ماوەتەوە بۆتە عادەت، بەڵام هێشتا نەبووەتە مۆراڵێکی منەزەم، لە ڕێگەی مەزەبەوە دەکرێت بە مۆراڵ. وەکەکرا بە مۆراڵ ئەو کاتە دەتوانێت سنووری نەتەوەکە تێپەڕێنێ، ینی سنووری ئەو فەزایە تێپەڕێنێ کە تایە پەیدا بووە و کامل بووە. و لەبەرەوە وەکو بڵێ کاتێک کە کورد ینی دەبێت جیاوازی بکەین لە بینی ئەوەی کورد لە ناو خۆیە ئاینێک پەیدا دەبێت لە ناویە، لەگەڵ ئەوەی کە شەریعەتێک لە دەرەوەی خۆیەوە وەکو مۆراڵێک وەرد دەگرێ وەکو ئەوانی تر کە چۆن وەری دەگرن. ینی ئێستا وەکو لە ناو کووردا ئێمە ئاینی یارسانمانە، ئاینی حەقیقەتمان هەیە کە کۆمەڵێک دەرکەوتەی جیاوازی هەیە، ئاینی یارسانە، ئاینی ئێزدیە، عەلەویە، ئەمانە، و ئەمانە کۆمەڵێک دەرکەوتەی جیاوازی ئەمان ینی بنەمان، ینی کە لەو دوو سیانە دەکۆڵیتەوە وەز دەکەی ئەمان بنەمایان هەیە، بەس 3 فۆرمی جیاوازیان هەیە. طبعاً مەوزوعی ئاین ئێستا ئاین بەم معنایە کولتورە، بەڵام کە بوو بە شەریعەت دەگۆڕێ بۆ مۆراڵ.
لەبەرەوەی تا کلتورە لە ڕاستیان لە حدودی یعنی ئەو نەتەوایە کە تایە پەیا دەبێت و دوای ئەوە لە حدودی ئەو نەتەوانە دەردەچێت و کاتێکە دەبێت بە مۆراڵ و ئاین بۆ نمونە کە سەرەتا پەیدا دەبێت نزیکە لە ئاکارەوە نەک لە مۆراڵەوە. بۆچی؟ چونکە کردەی ئاکاری کردەیەک نییەتەوە بە تەقلید بیکەیت. کردەی ئاکاری بنەمایەکی عەقلی هەیە و کردەیەکە وەکو بڵێ وەکو وایە دابێندێ ئەو کردەیە، بەڵام ئەم کردەیە دواتر تەقلید دەکرێتەوە و ئەمەی تەقلید دەکرێتەوە ئەمە مۆراڵە و حتا نەشگۆڕێ بۆ مۆراڵ ناتوانێ سنووری نەتەوەکان ببڕێ. لەبەر ئەوەیە من دەڵێم مۆراڵ دەکرێ مۆراڵ سنوور بڕ بێ، سنووری ئیتنیەکان ببرێەوە، سنووری نەتەوەکان ببرێ. بەڵام کە کولتور بوو فعلەن ئەو لا سنوورەکەی خۆیان دەمێنێتەوە، ینی سنوور بڕ نییە. وەک کولتور وەکو بڵێ شتێکە کە لە نەتەوە جیا نابێتەوە. کولتور شتێکە ینی لەگەڵ نەتەوەکە لە ناسنامایە، ینی لەبەرەوە وجودی نەتەوە و کولتورەکەی یەکە، ینی جیا نابێتەوە. بەس کە دەڵێن کولتور لێرە یەک کولتور نییە، ینی لێرە کۆمەڵێک کولتورمان هەیە و ببورن وجودی ئیتنی و کولتورەکەی یەکن نەک نەتەوە، بەڵام کۆی کولتورەکان لە ناو پێگاتەیەکی گەورەترا کۆ دەبنەوە کە نەتەوەیە. ئەی بەڵام نەتەوە چییە؟ معنی یەکبوونەکە لەکوایە؟ ئەمە پرسیارە خەتەرەکەیە. ئەمە و پرسیارەیەکە، یعنی وەکو بڵێ من بەڕاستی خۆم زۆرم ویستە تا گەیشتمە ئەو دەرەنجامەی کە ئایا باشە ئیتنیەکان لەکوای یەکن؟ دەبێ ئاستێکی تر هەبێ کە یەکبوونە بێ، ئەو ئاستە لەکوایە؟ بۆ نمونە ئێمە دەڵێن خێڵ یەکبوونەکەی لە ڕەشڵەکایە، یعنی یەکبوونێکی ڕەشڵەکیە، یعنی هەر خێڵێک ڕەچڵەکێکە لە باوانێکەوە هاتووە هاتووەتە خوارە، ئیتر ژنی لە دەرەوە خواستووە، گرنگەوەیە یەکێک لە باوانەکان سەر بەو ڕەشڵەکە بێەوە بە تایبەتی باوکەکە، چونکە ڕەشڵک بۆ نمونە لە ناو ئەو خێڵانەی کە لە باوکەوە ڕەشڵک دەگوازنەوە دەبێت لە ناو باوکەکە هەبێت، ئەوانەی تەمەن لە دایکەوە دەگوازنەوە لە دایکەکایە و ئەمە خێڵە. وەک خێڵ یەکبوونەکەی یەکبوونێکی خوێنیە و ڕەشڵێکیە، ئەنی تا حەدێکی زۆر نزیکە لە سروشتەوە. بەڵام کە سەر دەکەوین بۆ ئیتنی کۆمەڵێ خێڵن کە پێکەوە دەکەونە ناو یەکبوونێکی لە سەروی یەکبوونی خوێنیە. ئەم یەکبوونە خوێنیە مجەڕەتترە، پەتیترە، عەقلیترە، یعنی لە سروش زیاتر دوورکەوتوێتەوە و لێرە ئاست دەکەی لە یەکبوونی سەر و خوێنیە، سەر و ڕەشڵەکیە، ئینسان زیاتر ئازاد دەبێت لە سروشت، ینی لە حیوانە سروشتەکەی، ینی قانونە سروشتەکانی وجودە زیندەوەرانەکەی، ینی ئەوەی کە وەک زیندەوەر هەیە. بۆ مۆزۆی زیندەوەر و تەبەن مرۆڤ وەک زیندەوەر ئەوە تەمەن لە کۆرسی پەروەردەکە و چلوانەیە نازانم، لەوێ من ئیشم لەسەر کردووە کە ئایا مرۆڤ ئەگەر زیندەوەر بێت چی؟ ئەگەر زیندەوەر نەبێت چی؟ ینی تەبەن لە ئاخیری کۆرسەکە من باس لەوە دەکەم کە مرۆڤ وەک زیندەوەرێک بوونەوەرێکی تری تایە کە غەریبە بە جیهانی فیزیک و جیهانی بایۆلۆجی و ئەمانە، کە بوونەوەرێکی ئاگامەندە. ئەمە بۆ باز دەکەم بۆی باسکەم ئێمە لە خێڵا هێشتاکو ئێمە لە وەکو مرۆڤ لەژێر حوکمی زیاتر لەژێر حوکمی زیندەوەرەکەین، ینی هیچ تاکو ئێمە نەمان، ینی وەکو بڵێ تەنانسە چاوەی یاساکانمان ئێمە لە زیندەوەرەکە و وەردەگرین، ڕاستە خۆمان دایدەنین بە وەزەی، بەڵام هەر مەحکومە بە یاسا تەبیعیەکە.
بەڵام ئێمە کە ئاهوشیاری لە ناو مێژووە بەرەو پێشەوە بەرە لە وجودا زیندەوەرانەکەمان دوور دەکەوینەوە و بەرەو وجودە ئاگامەندەکەمان دەڕۆین، ینی بوونەوەرە ئاگامەندەکە. و ئەم بوونەوەرە ئاگامەندەیە کە دێت، ینی وەکو بڵێ کولتور پەرە پێدەدا بە ڕادەیەک کە کولتور ببێت بە بنەمای یەکبوونی کۆمەڵ ئەو کۆبوونەوە مرۆییە کە پێی دەڵێن ئیتنی. و ئەم پێناسەیە تەبەن من لێرە بە پێی تێڕامانی خۆم لە ئیتنی لە ڕاستیان پێناسەیەم کردووە، لەوانەیە لە کتێبەکانی ئەنترۆپۆلۆژیا پێناسەی ئەمە جۆری کە فعلەن ینی هەیە لەسەر ئیتنی، بەڵام هیچیان بە ڕوون نینەوە پێناسانەی کە کراون. ینی بۆ نمونە لای ئەوان گروپێکی ئاینی ئیتنیە، لە کاتێکە گروپی ئاینی ئیتنی نییە لە ڕاستی. گروپەکان بۆ نمونە بە پێی جیاوازیەکانیان ئەمانەیان ناوە ئیتنی، ینی تۆ نازانی پێناسەیەکی لێڵ لە ناو ئەنترۆپۆلۆژیا هەیە کە فعلەن وا دەکا کە تۆ نەزانی کامە پێناسەیەکی دەقیقی ئیتنی چییە. و لە لایەکی ترەوە لەبەرەوەی کولتوریان داوە بەنەتەوە لە ئیتنیان سندوتەوە، کێشە بۆ ئەسڵەن پێناسەکردنی ئیتنی دروست بووە. و لە سەردەمی مۆدەرنا ئەم کێشەیە دروست دەبێت. ینی کولتور ئەڵەن کولتوری نەتەوە، ینی نەتەوە وەکو پێناسە دەکرێت بە کولتور، ینی یەکبوونی نەتەوەیی لای ئەوان یەکبوونێکی کولتوریە، لە کاتێکە یەکبوونی ئیتنی یەکبوونێکی کولتوریە. ینی لە ناو کووردا زۆر بە ڕۆشنی ئیتنیەکان دیارە، ینی کە ئێمە دەڵێن هەورامی زمان نییە، هەورامی کولتورێکە کە کۆمەڵێ نەریتی کولتوری هەیە، نەریتی زمانی، نەریتی هونەری، نەریتی ئاینی، نەریتی کۆمەڵێ نەریتە، نەریتی ئەدەبی. و کە دەچین بۆ کورمانجی عینی شت ئەویش کۆمەڵێن نەریتە، کۆنەریتێکە، ئەمە کۆنەریتێکی کولتوریە نەک زمانە. کرمانجی زمانە و تەواو سفر خاڵدانیت. کرمانجی یەکەیەکی کولتوریە. کرمانج ئیتنین، سۆرانی ئیتنین، هەورامی ئیتنیە، لوڕی ئیتنیە، ئەمانە ئیتنین، ئەمانە یەکەی کولتوری سربەخۆن و گیانێکی کولتوری جیاوازن لە یەکتری. کاتێ تۆ ئەوانی تر دێنیتە ناو ئەم کولتورەوە بۆ ئەوەی نەتەوە دروستکەی، لە ڕاستیان نەتەوە دروست ناکەی، ئیتنیەک دروست دەکەی با لەسەر حسابی جەستەی ئەوانە ئیتنیەک گەورە دەکەی. وەکو وایە کۆمەڵێ پەیکەری جیاوازمان هەیە کە هەر یەکە فۆرمێکی هەیە، و ئەم پەیکەرانە هەموویان لە مس دروستکراون یا لە هەر مادەنێکی ترکە هەیە. ئێمە دەمانەوێ ئەم پەیکەرانە بکەینەوە بە یەک. و چۆن دەیان کەینەوە بە یەک؟ ئێستا لەلایەکەوە خۆی بە تەبیعی ئەوانەی یەکن لە مادەکەیانە، لەوا کە مسن هەمویان یەکن. بەڵام ئەم یەکبوونەی کە ناسیۆنالیزم دەیکا بۆ ئیتنیەکان بزانین چۆنە. ئەمەیەکە ئەم پەیکەرانە یەکێکیان دابنێ پەیکەری شێرێکە، یەکێکیان پەیکەری کۆترێکە، یەکێکیان پەیکەری زەرافەیەکە، یەکێکیان پەیکەری مرۆڤێکە. ئێمە دەمانەوێ ئەمانە بکەینەوە بە یەک. و ئەمە حسابکەن هەر یەکەیان ئیتنیەکە، چونکە ئیتنی لە ڕاستیە کۆمەڵێ فۆرمی کولتوریە. کە تۆ دەڵێی زمان کۆمەڵێ فۆرمە، فۆرمی دەنگیە، باشە؟ و ئەم فۆرمە دەنگیانە ئەو زمانەی پێگەێناوە و ئەمە کولتورە. کە دەڵێی ئاین کۆمەڵێ فۆرمی دەنگیە، کۆمەڵێ فۆرمی ئاینی ئاعتیقادیە، و هەر یەک لەوانە کۆمەڵێ فۆرمە. وا دابنێ شێرەکە فۆرمەکەی عیبارەتە لە کولتورەکە.
و مادەکەی کە لە مسە عیبارەتە لە تاکەکانی ئەو کولتورە. بابزانین بۆ ئەوەی نەتەوە دروست بکرێت ناسیۆنالیزم چۆنە میشە دەکە. دێت فۆرمی شێرەکە وەردەگرێت کە فۆرمی شێرەکەی وەرگرت دەیکاتە پێوەرێک، دەیکاتە قاڵبێک، قاڵبێکی لە دروست دەکات. و هەر شتێک لەو قاڵبە دەرچوو ئەوە لە دەرەوەی نەتەوەیە و ئەنتی نەتەوەشە، نەگەر لە دەرەوەی نەتەوەی. ئەی بۆ ئەوەی کەس لەو قاڵبە دەرنەچێت دەبێت چی بکەین؟ دەبێت هەر هەموویان بتوێنینەوە بە شێرەکەشەوە، ینی پەیکەری شێرەکە خۆشیەوە. بەڵام ئێمە چیمان کردووە؟ بەر لەوەی شێرەکە بتوێنینەوە ئێمە فۆرمەکەمان لێ وەرگرتووە و قاڵبێکمان دروست کردووە بە حەجمی ئەوەی کە ئەو مسا کە لە هەموویان کۆی دەکەینەوە پڕی کاتەوە. ئەو کاتە دین هەموو ئەڵێن مشکلە نییە، هەمومان دەبینەوە بەیەکەوە تا هەمومان دەتوێنەوە، هەمووی دەتوێنەوە، شکلەکان نامێنن. بەڵام دواتر نەتەوە دروست دەکرێت. نەتەوە چۆن دروست دەکرێت؟ نەتەوە ئەم مسە دێنی دەیکەیتە ناو قاڵبی شێرەکەەوە، شێرەکی زل دەردەچێت ینی و ئەم شێرە هەرەمان شێرە بە زل کراوە. بۆیە من نەتەوەم ناوان ئیتنیەکی هەڵاوساو، ئەو نەتەوەی کە دروست دەکرێت لە سەردەمی مۆدێرنا نەتەوە نییە، ئیتنیەکی هەڵاوساوە لەسەر حسابی کوشتنی کولتوری ئەوانی تر دروست بووە، ئیتنیەکانی تر. طبعا لا بڵێن بۆ دروستکردنی ئەمە ئەسڵەن ئەوە گرنگ نییە ئەو ئیتنیە سەر بەنەتەوە ئەو ئیتنیانەی کە لە ناو جوگرافایەکی سیاسیان، ینی لە ناو سنووری دەوڵەتێکان، بۆ نمونە تورکیا، ئێران، بەریتانیا، کۆمەڵێ ئیتنیتیایە. ئەوە گرنگ نییە ئەم ئیتنیانە لە یەکبوونێکی نەتەوەییان، ینی هەر یەکەیان سەر بە نەتەوەیەکە، یا ئەسڵەن ئەم ئیتنیانە هەیەانە سەر بە نەتەوەیەکی ترە بەس کەوتووەتە ناو ئەم سنوورە جوگرافیەوە. ئەمە گرنگ نییە. گرنگ ئەوەیە ئەو فۆرمانەی کە هەن ئێمە دەیان توێنینەوە، یعنی هینەکەش گرنگ نییە. تەنانەت وەکو بڵێ ئەگەر ئەمە مس بێوەیەکیان لە ئاسن بێ دەیتوێنەوە، مسواسنەکە تێکەڵ دەبێت. ئەو کاتە بەڵامەوەی حکم دەکات چییە؟ فۆرمی شێرەکەی و شێرەکە هەمان فۆرمە. یعنی چی؟ یعنی تۆ بۆ نمونە ئەگەر زمان فۆرمەکە بێت، ئەم زمانە ئیتنیە قسەی پێدەکا، ئیتنیەکە لە ناو ئەو سنوورە سیاسا دەکاتە لە سەدا 19 کە فلیمەنکی کاتی خۆی لە فەڕەنسا بەلەوەی بکرێتە زمانی هەمووان بسەپێندێت لە سەدا 19 بووە. ئەم لە سەدا 19ە دەبێت بە لە سەدا 100. بۆ چونکە هەر کەسێ فەڕەنسی نەزانێ فەڕەنسی نییە. خۆی دەکرد خۆی بە هەر فلیمەنکی بێت بەس فەڕەنسی نییە. بەس کام فەڕەنسیە؟ ئەو فەڕەنسیەی کە قاڵبەکەی وەرگیراوە لە فەڕەنسیە ئیتنیەکە، یعنی شێوەکەی وەرگیراوە و ئەمە ناونراوە زمانی ستاندارد. و زمانی ستاندارد یعنی ئەو زمانەی کە پێوەرە. یعنی چی؟ یعنی بۆ ئەوەی هەر زمانێکی تر ببێ بە زمان دەبێ پەلوپۆی بکەیت و شێوەکەی فڕی دەیدەچی دەمێنێتەوە کاتە نەواو قەڵبەوە ئەویش هەر دەنگ بەکاردێنەوە ئەمیش دەنگ. بەڵام ئەو کاتە دەبێت فۆرمەکانی فەڕەنسیە ستانداردەکە تا ببێتە زمانێک کە پێوراوە بە کەڵک دێت. و زمانی ناستاندارد کە ناویان ناوە دیالێکت زمانی ئیتنیەکانی ترە، بەس پێوەرەکەت بۆ ستاندارد چییە؟ ڕێزمانی یەکێک لە ئینەکانە. یعنی تۆ وەکو وایە ڕێزمانی بۆ نمونە هەورامی دەکەی بە ستاندارد، ئەو کاتە دەڵێی سۆرانی تۆ دەبێت جوملەکانت بە پێی ڕێزمان و بە پێی فۆنۆلۆژی و فۆنەتیک و ئەمەی کە دام ناوە ڕێک خەیتەوە، ئەی بە پێی ئەوە ڕێکم خستەوە ئەو کاتەر سۆرانیەکە دەدەچێت. یعنی چی؟ یعنی تۆ دەبێت کولەن تۆ دەبێ واز لە فۆرمە کولتوری زمانیەکەت بێنی، نەریتە زمانیەکەت بێنی، نەریتە زمانیەکەی من وەربگری،
اینجا حەقی قسەکردنت هەیە، حەقی ئەوە دەیە بخوێنیت و ئەمە کارەساتە و ئەمە ئەوەیە کە فعلەن کولتوریش وەکو مۆراڵ مامەڵەی لەگەڵ کرا. یعنی وا تەسەور کرا کە مۆراڵ دەکرێت ئیتنیک بڕە، سنووری ئیتنی دەبرێت، سنووری نەتەوەش دەبرێت، ینی دەکرێت لە سنووری ینی ببێتە شتێکی نێوان نەتەوەی. ئێستا بۆ نمونەوە مۆراڵە ئەوروپیە مۆراڵێکی نێوان نەتەوەیە، مۆراڵی ئەوەی کە پێی دەڵێن مۆراڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مۆراڵێکی تا حەدێکی زۆر نێو نەتەوەیە، ینی مۆراڵی کۆمەڵە نەتەوەیە. ئەمە سنوور بڕە، مۆراڵی پیشەیی سنوور بڕە، ینی ئەندازیارە کە لێرە نەریتی ئەندازیاری وەردەگرێ بۆ کارپێکردنی هەمان نەریتە کە لە ئەمریکاش وەری دەگرێت، ینی ئەمە کێشە نییە چونکە ئەمە شتێکی بەحەد مادیە، ینی و ئەوی تریان تەواو شتێکی پراکتیکیە، بەس کولتور وانە، کولتور شتێکی ڕۆحی و ئێستاتیکیە، عەقڵانیە، عەقلیە، ئێستاتێکیە و بەڵام پوخت مادی نییە، ینی پراکتیکی نییە. کێشە گەورەکەی کورد لەگەڵ ناسیۆنالیزم و جیهانە ئەو سیستەمە جیهانی کە ئەم کارە دەکا و نەتەوە بەم شێوەیە دروست دەکا و ئیتنیەک دروست دێنێت، فۆرمەکەی وەردەگرێ و فۆرمێکی گەورەتری پێدەدا کە پڕی بکاتەوە، ینی ئەو خەڵکەی کە لەوێ ئەو کولتورانەیانەیە بۆ ئەوەی هەمووی بخاتە ناو ئەم فۆرمەوە و ئەمە گەورە دەکات و ناوی دەنێنێتەوە. یعنی ئەمە خۆی لە ڕاستیان نەتەوە نییە، ئەمە ئیتنیەکی گەورە کراوە بە مادەی ئیتنیەکانی تر کە فۆرمەکانیان فرێدراوە و فۆرمەکانیان نەفی کراوەتەوە. دەقیق کێشەی کورد کێشەیەکی کولتوریە نەتەوەییە، مۆراڵی نییە لەگەڵ دەوروبەرەکە، یعنی عیلاقەی بە مۆدێرنکردنی ئامێرەکان و بە مۆدێرکردنی قوتابخانەکان و مەمەوە نییە. کورد لە هەموو کەسێ زیاتر ئامادە بوو قوتابخانەی دینیەکان بگۆڕێ بۆ قوتابخانەی مۆدێرن و مەلاکانن بە باڵای زانستا هەڵدەدەن، مەلاکانن کچەکانیان دەنێرنە ناو مەکتەبی مۆدێرن و ئەمە لە کاتێکە لەلایەن ئەوانی ترەوە بەرگریەکی زۆر کراوە، ینی تۆ لە بیسەکان و سیەکانە مەکتەباتوەتە هەورامان، ینی لە هەندێک شوێن ئەسڵەن لە چلەکانیش مەکتەب نەبووە، لە شەسەکانیش لە ناو ینی قوتابخانەی مۆدێرن هینی نەبووە، بەرگریە بوو. لەبەرەوە مەوزوعەکە لە مۆراڵان نییە و کورد ئەسڵەن خۆی گوازەرەوەی مۆراڵەکەی و لە فترەی خەلافەتی عوسمانیە مۆدێرنیستە کوردەکانن، ڕۆشنگەرە کوردەکانن ئەو مۆراڵە ئەوروپیە دەگوازنەوە بەرەو ناو دەوڵەتی خەلافەتی عەباسی عوسمانی، ئەوانن کە نەریتە زانستیەکە دەگوازنەوە وەزان کۆ مۆدێرنەکان کوردەکانن لەوێ کە ینی دامەزێنەرن، ینی داوتان ئەوانن کە تورکی عوسمانلی دەکەن بە زمانی زانست. بەڵام مشکلەی گەورە ئەم سیستەمە لەگەڵ ئەوەشا کە کورد خۆی لە هەموو ئەوانی تر زیاتر پێشوازی لێ دەکا، هەر ئەم سیستەمە ینی کورد سەرکوت دەکات. لەکوێوە سەرکوتی دەکات؟ چونکە لای کورد مۆراڵ و کولتور جیاوازن و کورد بەرگریەکی سەرسەخت لە کولتورەکەی کردووە، ئەمە بۆ کردوێتی چۆن کردوێتی شتێکی تایە کە بەرگری دەکات و من لە ڕێگەی ئەمەوە فکرەی نەتەوە هەڵدەهێنجم، لەبەرەوە نەتەوە ئەسڵەن وێنای نەتەوە لای کورد، ینی وەکو بڵێ لەگەڵ وێنای نەتەوە لە سەردەمی مۆدێرنا ئەو وێنایە کە دروست دەبێت بۆ نەتەوە و ئێستا ئەوانەی خۆیان بە نەتەوە دەزانن هەمووی بە پێ وێنایە خۆیان بە نەتەوە دەزانن، ینی تەواو جیاوازە. پرەنسیپی بنەمای ناسیۆنالیزم کە لەبارەی نەتەوەیە، نەتەوە بەچی دروست دەکا، بنەماکەی ئەوەیە ئەڵێ دەبێ
لە سنوورێکی سیاسیە یعنی لەو جوگرافیای سیاسیەی کە اتفاقی لەسەر کراوە ئەمە ئەو دەوڵەتەیە دەبێ یەکەی سیاسی و یەکەی کولتوری جوود بێ. نانی چی؟ یعنی دەبێت لە ناو سەراسەری ئەو جوگرافیا سیاسیە یەک فۆرمی کولتوری هەبێت. ئەمە چۆن دەکرێت بەو پرۆسەیە دەکرێت کە باسم کرد. یەکێکیان فۆرمەکەی وەردەگیرێ و ئەوانی تر هەرچی بن خی دەکرد ئتنیەک بێسەر بە نەتەوەیەکی ترەمانە دەبێت سەرکوت بکرێن. و دەبێت بە ئاگر و ئاسن ڕێگەیان لێ بگیرێ کە ئەو فۆرمە یعنی هینی سیاسی پێیاکە وەکو بڵێ ببێتە فۆرمی ناسنامەی نەتەوەیی و بێتە ستاندارد. و ئەمە کێشەکەیە. لای کورد چۆنە پرەنسیپەکە؟ لای ئەم ئەوەیە کە دەبێت یەکەی کولتوری و یەکەی سیاسی جوود بێ بۆ ئەمەش کە وابێ یەکێک لەوان هەموو ئەوانی تر دەبن بەو یەکە. ئەی لای کورد چۆنە؟ لای کورد ئەوەیە کە یەکبوونی نەتەوەیە لە ناو جیاوازی ئیتنیا. یعنی چی؟ یعنی ئیتنیەکان ئازادانە و بە کولتورەکانی خۆیانەوە لە ناو نەتەوە دەمێننەوە. نەتەوە ئەسڵەن پارێزگاری لە جیاوازیە کولتوریەکانیان دەکا. من لە شوێنەکە دەڵێم هەورامی یا سۆرانی یا کرمانجی چەند کرمانجی بێت چەند سۆرانی بێت چەند هەورامی بێ ئەوەنە کوردە. یعنی چەند قوڵ بێتەوە لە کولتورەکەی خۆیان کوردبوونی لەگەڵ یا قوڵ دەبێتەوە. بۆچی؟ چونکە کورد بوون یا نەتەوە لە گزارشتان نییە لەوەی کە دەیبینین و لەوەی کاستی پێ دەکەین. لەوایە کە ئێمە لە گیانبینی خۆمانە من ئەو جار باسم کرد وتم ئێمە دنیا وێنە دەکەینەوە لە فۆرمێکا جا دەیبینین. و یەکبوونی نەتەوەیی یەکبوونی گیانبینیە. یعنی ئەوەیە کە ئێمە لە ناو شتەکانە گیان چۆن دەبینین و لێرە یەک لۆجیک هەیە و لە ڕێگەی ئەم فۆرمە لۆجیکیانەوە ئێمە دەتوانین جیهان ببینین، جیهان وێنا بکەین، مێژوو وێنا بکەین، خۆشەویستی وێنا بکەین، مەشاعرەکانمان هەستەکانمان لە ڕێگەی ئەوەوە دروست دەبێت. و من باسی ئەوم کرد کە ئەم وێنایانە هەستەکان لە بەرامبەریانە دروست دەبن. یعنی کورد لە مەشاعر یای جیانێکی نەتەوەیی هەیە هەر شتێک کرمانجێگەر لەناو ئەو جیانە ئەوەی کە دەیبینێ و هەورامیەک هەمان ناو هەمان جیانە هەمان شت دەبینێ ینی لە ناو شتەکانە هەمان شت دەبینێ. بەڵام کاتێک دێک گزارشتی لێ دەکات لە گزارشکردنەکە فۆرمی جیاواز بەکاردێنێ. لەبەر ئەوە لە ناوەوە یەکە لە گزارشکردنا لە جیاوازە. هەر ئەوەیە ینی زازاکیە کە هیچ شتێکەڵیەکی لەگەڵ ئەوانی ترانیەکە خۆی بە کورد دەزانێ. هەستێک کەستەکانمانیەکە وەجاری وایە هەست دەکەی ینی بە تایبەتی کە ئەوانی تر دەبینی تۆ فلان فلانیە بەڵام ئیتنیەکەی تر دەبینە ڕێگە و وەستە ڕەپت دەبێتەوە. ینی وەکو وابێ ئێمە هەمومان هەمان گیان دەبینین بەڵام بامان نەریتی کولتوری گزارشتی لێ ناکەین. لەبەرەوە هونەرەکانمان جیاوازە بەڵام هونەری کرمانجیەکە گزارش لە ئەمان شت دەکا، هونەری هەورامیەکە گزارش لە ئەمان شت دەکا، هونەری سۆرانیەکە گزارش لە ئەمان شت و ئەمان جیهان دەکا. و یەکبوونی نەتەوەی یەکبوونە لە گیانبینیە. جا لەکوایە لە شتەکانایە لە مەدلولەکانایە نەک لە دەوالە لە ئاماژە پێدراوەکانایە نەک ئاماژە دەرەکان. ئێمە ئاماژە دەری جیاواز بۆ هەمان ئاماژە پێدراو بەکاردێنین. ینی ئێمە وشە بۆ هەمان وێنا بەکاردێنین وشەی جیاواز بەکاردێنین. هەورامی دەڵێت تەوەنی، سۆرانی دەڵێت بەرد، کرمانجی نازانم چی پێ دەڵێن کەسان نازانێ بە کرمانجی سەنگی شەوە پێی سەنگیشی پێ دەوترێت چەند سەنگ فارسیەکەش بەکاری دێنین. وەلحاڵ ئەمانە ینی
شتانێکن کە تەمان فۆرمی ئاو بەشەیە بەڵام ئەو جیاوازانەی کە هەیە لە ڕاستیای ئێمە لە ناو گیانەکە ئەو گیانەی کە بۆ نمونە ئەو هەستێک کە لە ناو منایە لەگەڵ هەستێک لە ناو ئەوی ترایە کە سەر بە ئێتنیەکی ترە لە بینینی سروشتا ئەمان شت لە سروشتا دەبینین واستەکانمان دەجوڵێن ئەمان هەستە بەڵام کە گزارشتیان لێ دەکەین بە زمانی جیاواز بە سوورەی جیاواز گزارشتی لێ دەکەین و ئەمە یەکبوونێکی ناوەکیە کە یەکبوونێکی ناوەکی بۆ ئەو کاتە جیاوازیەکان فەرز دەبن یعنی جیاوازیەکان دەمێننەوە و تۆ چەند لە ناو گیان بینیەکە قوڵ بیتەوە ئەوەندە لە ئەو فۆرمە کولتوریەی خۆت گەشت دەکەیتەوە بۆ نمونە زمانەکەت ئەوەندە قوڵ دەکەیتەوە ئەو ئیمکانیەتەی تایە تۆ بینی دەکەی دەیتەقێنیتەوە لەبەرەوە ئەم گواستنەوەیە لە ئێتنیەکی کوردیەوە بۆ ئێتنیەکی تر لە ڕاستیە وەرگێڕانی ناوێ یعنی زمانەکەی ناوەوە وەرگێڕانی ناوێ یعنی وەکو وایە ینی من خۆم نازانم هەندێک شتم توش بووە ینی کەسێکە کورمانج بووە و 5 سەعات دانیشتوین قسەمان کردووە و بیرمە دواتر خاڵی ئەو کەسە هات وتم لەگەڵ فلانە ئێمە تا سەعات 5 مناقەشەی فکریمان کردو وتی بە چ زمانێ وتم بە کورمانجی منی ئەوش منیش بە سۆرانی وتی جاوە کورمانجی نازانێەوە بە تورکی قسە دەکا یعنی وەکو بڵێ کورمانجیەکەی قورسا بەس تێگەیشتن نەبوو ئەگەر ئەم تێگەیشتنە نەبوایە لە ڕاستیە ینی ئەو هەستەی ناوە نەبوایە تێگەیشتنە زمانیەکەش دروست نەدەبوو یعنی هەر کەسێکی سۆرانی بەس بێت یەک تۆز بەهەستەوە گوێ لە هەورامی بگرێت زۆر بە ئاسانی تێگەیشتنەکە فێر دەبێ ینی ئاسانەکە لێ تێبگیر من لێرا کۆتایی پێ دێنم و بزانم شتێکم گەیاند بە هیوام لە ناو گفتوگۆکانە زیاتر بتوانم درێژەی